بەخشین هیوای هەژارانە بەخشین هیوای هەژارانە بەخشینەوەی بێکەسانە بەخشینەوەی بێکەسانە بەخشینەوەی بێکەسان. بینەرانی بەڕێز و خۆشەویست، سڵای خوای گەورەتان لێبێ. خۆشەویستان، وەکو بەرنامەی بەخشین و دەستگای بەخشینی خێرخوازی ئەمڕۆ لە سنووری دەروازەی ڕاپەڕین هەڵدەستین بە دابەشکردنی 2 کورسی شەحن بۆ کەسانی خاوەن پێداویستی تایبەت و کۆمەڵێک هاوکاری مادی بۆ کەسانێکی کەم درامەت و خەڵکی نەخۆش. خۆشەویستان، لەم راپۆرتەدا ببینن کە ئێوەی بەڕێز و خۆشەویست هاوکاریەکانتان دەنێرنە دەستگای بەخشینی خێرخوازی. دەستگای بەخشینی خێرخوازی بە ئەمانەتەوە دەیگەێنێتە خەڵکانێکی مستەحەق و خەڵکانێک کە پێویستیان بە هاوکاریەکانی ئێوەی بەڕێز و خۆشەویستە. نام عایشە حەبوبەکر ئەحمەد. دانیشتووی سەر و چاوەمە، کاسبکار نییە، کەس نەگەردانێ بخۆ بۆ پیرەدا قسە دەستێ خۆین. ژیانتان چۆنە؟ وەڵی ژیان چ ناگوزێت. دایکت نەخۆشە چێتی؟ وەڵی داکم چاوی نابینن، لاقینینە، دەبی بەدەستی هاتخوا دەبی بێمە چێن دەرێتە دوورە بێ جێوڕێین بخوای بۆخوای بەخۆ بچمە ئەلێرا هەینانی حازر کەمە بینمەوە چمەد بە غوشتم نینە هەڕون لە خانیش بنەوڕن لە مارین هەر بچم و بێم جارانەوەی 750,000 نەدانێ باش بووین تا ئەوەند هەبوو بۆ خۆم هەمشتم پێ ئەکڕی و قەردار نەبووم بەلانیش بۆخوا خوا خێرە ئەو کاکێ بنووسی کاکە سووری وەڵا هەر ئەوم یارمەتێدا خوا خێران گۆژ بنووسی خوا خێرا هەمان بنووسی زۆریان یارمەتی دایم بخوای بڵێن عیلاجەکانی گرانەکە بۆی دەکڕم بۆخواجا خوا خێرا عالەمێ بنووسی بۆ مەکڕم ئەو دکتۆر محەممەد لەوبەریە ئەوم بۆ دینی بۆ میش ئێ پشتێ بە زۆری ئەو دینی دکتۆر قادر لە عاجای ئەوم بۆ ئەداتێ ئێ من ئەو ژیانتان لەسەر چیە خەڵک خێرتان پێ بەس خێرە وەڵڵا یەک ئەشینە ئەمام ئاجڕێ زەزانی ئەوانم 100,000 نەدامێ شتی پێش ڕەمەزانی چیری کار نەدایمی بەڕاستی پێش ڕەمەزانیەوە لە دەستگای بەخشینی خێرخوازیەوە بڕی 1 ملیۆن دینار هاوکاریمان بۆ ئێوە هێناوە بە ئومێدەی کە بۆ ماوەیەک ژیانتانی پێ بەڕێ بکەن و ئەوە هاوکاری خەڵکی خێرخوازە بۆ ئێوە خوا بەخێرێن و خوا خێرێ بنوویسی و زۆر مەمنون و بەخێنە سەر ئەو چاوەی ڕۆبی خوا خێرێ بنوویسی ڕەبی هەر نمونە و زیادبی یا ڕەبی سەلامەت بنخوا یا ڕەبی زۆر بەخێرێنە سەر چاوان خوا بەخێرێن أحمد طاهرة خيزاني أبو بكر محمد عبد الله والله دقا خير خوازك خزمك اشتك يارمة الندى بخواي هز جيانية كست كاسب كارمية والله جاو عزكم إيو هيو هوكاري چی وەکو تۆ سەرجێدا؟ هوكارك والله لهيك هو بجار ليلة دو جاريشي ليدا عن تقريبا 8 مانگا نتقينية دوباره ليداوه جلدي دماغ اللي ده لو أولك إلى راستي ده تقريبا برا 5 سنة أنا ده 5 سنة الآن دوباره 8 مانگا بي لا مش داوة سنة قينية ئێوە ژیانتان لەسەر چییە؟ والله دقا خير خوازك خزمك لاخو تكاسب كارمية بس بخومة علاجەکانی گرانن والله علاجەکانیش والله هەممان جێ هەبی و نەبی دەبێ هەلۆی بکرم بە 120,000 150,000 ئەوە
جاری هۆژە بە 100,000 هەموو جارێ پێکەوە نابڕێ ئەو وەزعەتە بەخۆشەوە ئابین و بەری ئێمە لە دەستگای بەخشینی خێرخوازیەوە بڕی 1,500,000 وەکو هاوکاری بۆ بەڕێستانمان هێناوە کە ئەمە هاوکاری خەڵکی خێرخوازە. دەستت خۆش بێ خوا خێریان بنویسی خوا پاداشتیان داتەوە ئێ خێرخوازان ئێ دەستگای بەخشین ئی هەمان خوا یارمەتیاندا خوا پشتیوانیان بی کە ئەمەیان بەسەر کردینەوە کە یارمەتی خێرخوا فەقیریان نەدەن ڕێبی خوا ئەزریان داتەوە لە دنیا لە قیامەت. خەزورمە و نەخۆشە و تو 2003 جەڵدەی لێداوە و ناوی حەمەد خدرە و مەسروفی یوانەکە زۆرە و دەیبین بۆ نەخۆشخانە خۆم بە خێوی دەکەین و سپاستان دەکەن کە یارمەتیمانەدەن و نەو سەرخێزانین و ژیانەکە لەسەر خۆیەتی و زۆر دەستکورتین و سپاسی ئەو کەسانێک کە هاوکاریمان دەکەن سپاسی ئێوەشەکەین و بەخێراتتان دەکەینەوە لەسەر جێ بۆ خۆتان زانتی 2003 و هەر خۆمان بە خێومان کردەوە دەیبین بۆ خەستخانەوەشیەوە و پێویستێکی هەر بە خۆمان کردومانەوە کەس هاوکاریمان ناکاو. خوشکی بەڕێزم ئێمە دەستگای بەخشینی خێرخوازی بەخێر بێت بڕی 1 ملیۆن دینارمان وەکو هاوکاری بۆ مام حەمەد هێناوە دەستان خۆش بێت ئێوە بۆی بکەن بە مەسروف و مدەتێک کە خوای گەورە بیکات ژیانی پێ بەڕێ بکەن و بۆی بدەن بە عیلاج و ئەو پێداویستیانی کە بۆ مام حەمەد دەبێت. باشە دەستان خۆش بێ ئەمە بەخێراتتان دەکەین دەستخۆشی لە ڕێکخراوی خێرخوازی شەکەین و دەخواستی لەو کەسان کە هاوکاریمان دەکەن و زۆر بەخێر بێن دەستان خۆش بێ. ناوم فریا ساڵح حەکیمە دانیشتووی شاری ڕانیەمە لە گەڕی چێوەڕەش زەڕی گورچی لەم بۆ کراوە لە ڕێی خوارخوازان و مسلمانانەوە کە بە پشتیوانی خوای گەورە دووەمش بە پشتیوانی خێرخوازان دایم هاوکاریان کردوم ئێستاش پێویستیم بە هاوکاریە دایم دەبێ حیلازەکان بەکار بێنم پێویستم بە حیلازکردن و دایم بەکاریان بێنم دەبێت داوا لە مسلمانان دەکەین دایم یارمەتی و هاوکاریمان دەر ئێمە هەموو نەخۆشان چونکە ئێمە دوای پشتیوانی خوای گەورە پشتیوانی خوای گەورە پێویستمان بە هاوکاری مسلمانان و ئیماندارانە کە هاوکاریمان بکەن و یارمەتیمان دەن ئەو کەسانش لیان و ئێستا سەدەقەکانیان بە فیڕۆ نەسن دەتوان تەسمیلی بەرنامی بەخشینی کەن ئەوش دڵنیا بن لەوەی کە دەگەینیتە شوێنی خۆ و هاوکاریەکان دەگاتە شوێنی خۆی دەستخۆشی لە بەرنامی بەخشینی شەکەن کە دایم یارمەتی ئێمەیان داوە و هاوکاریان کردو یارمەتی دەری ئێمە هەموو نەخۆش و خاوەن پێداویستەکانی تایبەتن ئێمە نەخۆشەکان بەسەر دەکەن و دوای پشتیوانی خوای گەورە پشتیوان بەخوای گەورە بێت دوای پشتیوان بە خێرخوازان بۆ بەرنامی بەخشین کە دایم بەسەرمان دەکەن و بەسەریان کردوونەوە لە هاوکاریەکان بەردەوام هەبەردەوامش دەبن ئینشاء الله پشتیوان بەخوای گەورە و پشتیوان بە خێرخوازەکان. حیلازەکان بەڵێ گرانە حیلازەکان شڕوبەکێ بە 90,000 حەبەچیان 50 دانی تێدا بە 50,000 یعنی تقریبا 150,000 تەکلیف دەکا مانگان ئەگەر نەمان دەنێ بەس ئەوەی هەر بێ لەو سنتەری دەمان دەنێ ئەگەر نەبێەوە دەبی بکڕین ئێستا دەبی بکڕن ئەو بۆ 15 ڕۆژان ئێستا داوینێ دوای ئەو 15 ڕۆژانە دەبی بکڕین و بەکاری بێنی ناکرێ بەکاریشینی ئەگە بەکاری بێنی یعنی عملیاتەکە زەرر دێنێ ئەبێت تا چەندێکی تر تۆ هەر عیلاج بکەیت وەڵای هەتاما هەر دەبی بەکاری بێن و مامۆستا باڵێ دەبی عیلازەکان یعنی بەردەوام بخورێن ئەگەر نەخۆی گورچیلەکە دەوەستێتەوە ئەو نەخۆشی یعنی دایم وایە ئەوەی بیکردبێ دەبێ هەر بیخوە ئەو عیلازانە هەر بەکار بێنێ یارمەتی گورچیلەکەی دەدا بڵێ بەڵێ بۆی تێکەڵاو بێ لەگەن جسمت تێکەڵاو بێ و یارمەتی دەری ئەو عیلازە یارمەتی خۆکە سوورەکانی خوێن دەدا بۆی عنی زیاتری شێ بکەن و گەشاوە بن ئەگەر نەدەی لە دەست دەدەی گورچیلەکەی. کاک فریاد ئێمە وەکو دەستگای بەخشینی خێرخوازی بڕی 1 ملیۆن دینارمان هێناوە بۆ بەڕێستان کە خۆی پەروەردگار لە خێرخوازانی قبول کە ئەو هاوکاریانی کە دەیگەێنە دەستگاکەمان ئێمەش گەیاندومانەتە دەستی یەکێک لەو بەڕێزانە کە جەنابتی بۆ ئومێدەی بۆ ماوەیە کە بتوانی ئەو عیلاجانی کە بۆ دانراوە هاوکارێک بێت و عیلاجەکانتی پێ بکڕی. مەش دەستخۆشی لە بەرنامەی بەخشین و دەستخۆشی لە هەمویان دەکەین لە ستافەکەی و خوای گەورە سەرکەتوویان کە خوای گەورە چاکەی چاکارن و ناکە هەر دینارەشی دیکە دەیبەخشم دەدێن مسلمانی جاڵا خوای گەورە بە هەزاران چاکە و بە هەزاران چاکە لە تای ترازویەکانیان زیاد دەکات و دنیاش بە هەزاران ملیۆن دینار بۆیان قەرەبوو دەکات و ئینشاءالله دەستان خۆش بێ خوای گەورە زیاتر دەستان کراوە کا و زیاتر سەرکەوتوتان کا زیاتر هاوکاریتان بێ خوای گەورە ئەو مسلمانەش بپارێزە لە هەموو خراپ و خراپەکارێک و
زیاتر هاوکاری و یارمەتی دەریان بێ بۆکردنی خێر و چاکە و سەدەقەکاری چونکە ئەوانەی ئەو سەدەقەی دەیگەنە دەستی بەرنامی بەخشن دڵیا بن لەوەی کە دەگاتە دەستی ئێمەی نەخۆش و بە فێڕۆ ناچێ و هیوادارین هەر ئەوە بەردەوام بن یارمەتی بەرنامی بەخشینیش دەن بۆی ئەوانیش یارمەتی ئێمە بدەن و هاوکاریەکان بگاتە دەستی ئێمە و خوای گەورە یاری و یارمەتی دەریان بێ و خوای گەورە ئازوو پاداشتی زۆریان داتەوە. سەرەتا بەخێراتنتان دەکەم بەخێربێنی ئەوها سەرچاوم دەستخۆشی لە کەناڵەکەتان دەکەم کە کەناڵێکی خێرخواست کە هەستاون بۆ ئیشەی بۆ کوڕێ من کە ئەو پاسکلتەی پێبوو ئەوە نەفەرێکی دەویست پاڵی دا بەڵام ئێستا کەسی نایە لە خۆی بەزار بێ من دەستخۆشتان لێ دەکەم کە ئەو پاسکلشانتان بۆ کوڕێ من هێناوە هیوادارم نمونەتان هە زۆر بێ و دەستخۆشتان لێ دەکەم کە هەستاون بۆ ئیشەی حەزەتیان کێشاوە لێ ڕاهاتوون ئێستا پێویستی بە کەس ناکات بەخۆی دەتوانێت بڕوە بۆ سەرجادە بێتەوە لە خوای بەزار بێ بەڵام جاران نەیەتوانێت بۆ پاسکلتە نەفەرێکی دەویست هیوادارم نمونەتان هەر زۆر بێ و زۆر مەمنونم کە هەستاون بۆ ئیشەکە کەناڵی خێرخواست کە ئیشاڵا نمونەتان هەر زۆر دەبێ و خوا خێرەتان بنووسێ پێشدان ئەو هەڵواندوە کەسێک پاڵکوێنەما پێشدەرگای بەزەی ساوم بواتە بۆ خۆم پێی دەستمە پێشدەرگا دوکانی شتی پێ دەکەم. شەنگە قادرە دانیشتووی سەرکەپکانم من لە مناڵیەوە ئاوام بەڵام لەبەر ئەو حاڵەتەی ئێستامەوە نەمتوانی بچمە قوتابخانەش بەڵام ئەلحەمدوللا ئەو ساڵ ئیشاڵڵا دەخوێنم ئەم هەفتەیە پۆلی یەکەم هەفتەیەکە بوومە بە پۆلی یەک هەروەها زۆر سپاسی کەناڵی بەخشینیش دەکەم بە ناوی بەخشین ئەو کورسیان پێ بەخشین ئیشاڵڵا ئەوجا پێیسم بۆ نابێ خوشک و براکانیان دایک و باوکم عەزیزە و بمگەڕێن بە حاربانەکەم بۆ خۆم ئیشاڵڵا هاتوچۆەکەم زۆر سپاسان دەکەم ئێوە هەمیشە بۆ فەقیر و کەمەندانەکان زۆر باش بن خوا خێرتان بنووسێ مناڵی بێباوگیان هەندێک کەسی فەقیر هەیە ئێوە پشتگیریەکەن بەڕاستی ئێوە زۆر کەسانی باشن خوا هەمیشە پاداشتان باتەوە ئێستا من زۆر لە مێژە پێویستم بۆ عارەبانەیە
بەداخۆ پێمان نەکراوە بەڵام ئێوە بە چاکەی خۆتان بۆ منتان کرد زۆر سوپاستان دەکەم مەمنونتانم. من ئێستا دوو چاکەم بۆ کراوە سەرەتا ئەوەمە بووم بە پۆل یەک بە حاربانەکەم ئەتوانم خوێندنەکەم بەڕێ بکەم. ئەوە بەرنامەی بەخشینیش زۆر سوپاسیان دەکەم. حاربانەکەیان دا بە من بەخشیانە بە من سوپاس خوای گەورە ئەەکەم. ئەو دوو ئاواتانی بۆ من هێنایەدی زۆر سوپاسی کەناڵەکەشتانەکەم و هەروەها بەرنامەکە خوا بتان بارێز و خوا پاداشتان باتەوە ئینشاءڵڵا. خوا خێرتان بنووسێ هەر سەلامەت بێت. سلامت رفيقك. رفيقي من المكتب نايف شنقية زور شنقودية هوادارم دڵخۆش بێ و حاڵبانەی سپاسی ئێوە دەکەم. زۆر حەزی لێ بوو ئەو دیاریە وەرگێ هەموو ڕۆژە بەمنی دەگو پێیان تخوا بە ئەو دیاریە وەرگن ئینشاڵڵا وەریەگری چونکە دڵی خۆشە من لەو زیاتر دڵخۆشتم. دەستخۆشی لە کەناڵی بەخشین دەکەم کە ئەو حاڵبان پێشکەشی کردو بە شەنگەخە.